چۆن وا بکەین کەەوە ون نەبین و ناو سوشیال میدیایە ینی کارەکەمان بەلا ڕێیان نەڕوات هەندێک جار بۆ خۆمان وا بڵێن بەرهەمەکەمان زیاتر بێکلوێکەوە پێش ڕاست ئەلبەتە کاتێکە لە هەر بابەتێکی سوشیال میدیا دەست پێکەی گرنگ ئەوەیە کامیان هەڵابژێریت توانای تۆ لەکوێیە زۆر گرنگە ئێمە بۆ یوتیوبمان هەڵبژارد لە یوتیوب هەندێک بابەت هەیە ئێمە زیاتر ئیسفادەی لەکەین بۆ نمونە ڤیددیوکانمان ئەتوانین ماوەی درێژتر بێت یەکێ لەوانەیەکە ئێمە سوودی لێ ئەبێنین یەکێ لەوە ئەتوانین ڕاستەوخۆ پرسیار و وەڵام لەگەڵ یانە ئیش بکەین ئەنیسم بۆ نمونە خۆم لە کاتی زانکۆڵاینە یعنی ناچار بووم لەبەر زۆری پرسیارەکان چەند جارێک لایڤی ڕاستەخۆ لەگەڵ بە خۆشحاڵیەوە ینی تۆ ئەبێت ئەو شوێنە هەڵبژێری سەرەتا کە ئەزانیت لی سەرەکەویت ئایا تۆ توانات هەیە لە تیکتۆکە بڕۆ لە تیکتۆکە خەریک بە ئایا توانات هەیە لە یوتیوبە لە یوتیوب بە ئەگەرنا لە سناپە هەر کەسێک توانای لە شوێنێکە ئێستا زۆر کەسەیە ئێمە لە ئینستاگرامیشمان هەڵبژاردەوە بەڵام کەمتر زەختمان زیاتر لەسەر یوتیوبە لە یوتیوبە هەستەکەین زیاتر ئیسفادەکەین بۆ من لە ئینستاگرامە ئەبێنی بەڕێزت پرسیارێک لە منەکەی تەنها خۆت ئەیبینیت بەڵام کاتێ من کەناڵێکی یوتیوب پرسیارێکم لێکرێ ئەوەی دێت تەماشای ڤیددیۆ کاکە ئاینەکاکە ئەو پرسیارە لەوانەیە هەمان شتی هەبێت ئیسفادەی لێکاتەوە بۆیە گرینگە تۆ سەرەتا خۆت یەکلایی بکەیتەوە کوێ توانات لێ هەیە ئەوە زۆر گرینگە ئەو بابەتە دووەم شت دروستکردنی کەسایەتی خۆت یعنی ئێمە ڕێزم هەیە زۆر ئەو قسەیەمان کردووە ڤیددیۆیەک کەسایەتیەک دێت ڕێزم بۆ هەموو لایەک یعنی لەوانەیە هەڵسکۆتێکی زۆر سەیر و سەمەرە و هەڵسکۆتی زۆر سیر بکات شایانی ئەوە نەبێت کەسایەتی خۆی بگەێنێتەوە ئاستەی کە ئەو هەڵسوکەوتە بکە تەنها فی سەبیلەوەیکە بۆ نمونە ئەو ڤیددیوانێک ئێستا لە سوشیال میدیایە بڵاوە ئەبێنین هەر هەمووی پێکەنینە بۆ خەڵک پێکەنین هەڵەبژێرێت لەبەرەوەی ئێستا وڵاتی ئێمە وڵاتێکە خەم و ئازاری زۆرە خەڵکەکان کێشیان زۆرە گەنجەکان ناچارن ڕوو لەکوێکەن یعنی تۆ ئەگەر پرۆژەیەکت هەیە ناتوانانی جێبەجێکەی جێگەیەک نێوچی لێدا بنیشی ئەفکارەکانت بگۆڕیتەوە لەوانەیە ئەوە نەتوانات نەبێت تۆ بەردەوام بێتە ناو شار و لەگە خەڵکا تێکڵای دێ ڕێگاکەت دوور بێ کابرات دێنە سەر چیەکات لە یوتیوبە لە با بڵێن لە تیکتۆکە یان لەو ڤیددیۆ کورتانە شتێکی وا دروستەکە هەزەلی بێت خەڵک پێ بکەنێ ئەوەی لە ناخەتی کە ناتوانێت دەری ببڕێ بەو ڕێگایە دەری ببڕێت بۆیە ینی هەڵبژاردن زۆر گرنگە کەسایەتی خۆت ئاگاداری بیت ئێمە زۆر جار من هەتا لە هەندێک لە ئەو بەڕێزانێکە لە کەناڵەکە لەگەڵمان ڕەخنەی توندی قسەکردنم لەگەڵاکەن ئەمە خۆم تۆزێ جددیاتم زۆرە من ماوەیەک بۆم لە یوتیوبێک ماڵژار کوردش بۆم ئێستا سش ماوە ئەوزەم ئەفسارە کلانی کۆمتابی دەکەن ئەنی هەندێک جار بۆم لە ئەوانەی کەوە لەگەڵتان کۆمنتی وا دەنووسن کە سترێس بۆ بڵێ خاوەنی یوتیوبەکە دروست جوانە و هەندێک جار ینی کۆمنتی ڕوخێنەریش دێت بێگومان دەستخۆشیش دێ بە هەمان ینی لە هەماکان باشە ئێمە چۆن بتوانین بۆم ناگەر لە سوشیال میدیاکانمان هەڵبژار بوویکەوە بوونە فکرێکی پزیشکیمانێتیدا خزمەت بکەین جوانە چۆن بتوانین هاوسنگێک را بگرین نە ئەوە تا بە دەستخۆشیەکان وەک چۆن بڵێ هاوسنگی خۆمانە دەستدەین و چۆن دڵمان پێخۆڕێت دڵخۆمان لێ بگۆڕێت کانەوە شتێکی زۆر گەورە جوانە بە هەمان شێوە بە پێچەوانەکەی بۆ منێکێک ڕخنەیەکت لێگرێت و زانم قسەی نەشیاوەکە هەندێک جار بە حاڵەتی تونترە ڕوان ئێمە وەک چۆن بڵێ ئەو هاوسنگیە تێگەشێت جوانە بەڕستان ئەزموتان زۆر سوپاسان ناکەم وڵای بێگومان ئێمە ئەو کۆمنتانەمان زۆر بۆ دێت لە هەر سێ بابەتەکەی کە باست کرد بۆ نمونە ئەمە کۆمنتم بۆ هاتووەڵێ خۆت بۆ چێ ماندووەکەی ینی ئەوە یەکێک لەوانەی کە زۆر سەیرم بە قسەکەی هات واللهی دڵنیا بە ینی لەوانەیە کێشەکەمان لەوەی ئێمە زۆر جار بە ناوی دیکەوە خەڵکان داخڵە بنیان بۆ نمونە دانەیەک نووسیوێتی کە من ڤیددیۆیەکەم بڵاو کردێتەوە ئەڵێ ئێوە تەواون یانێ بەو نەس ئێوە تەواون شتیواگەن بۆ یەکجا کەمترین کۆنمرەکان کە ئێمە دایانین و شەرحێکینەوە بابەتانە بۆ یەکسەر داینانن بە ئەکسڵێک ڕاستە من ناتوان بە ئەکسڵێک داینم بەڵام ڕەنگە کەس ئیسفادەیەکی وای لێ نەکا بەڵام بۆ نمونە من ئەگەر بەش بە بەش باسم کرد بۆ نمونە ئێستا من کێشم لەگەڵ مایکرۆبایۆلۆجی پزیشکی هەیە یعنی بەداخەوە بەشێکە لەو بەشانەی کە زۆر گەورە کراوە بەڵام مستەقبلێکی دیاری نییە ئەم بۆ خۆم لە هەمووی ڤیددیۆکانم ئەگەر ئەوانەی لەبارەی تۆبیەکانن بینی بێتتان مادام مامۆستا ئەگەر شارەزای هەبێ حتمما بینیوێتی کە چۆن باسی ئەوواکەم هیچ کەسێک لەو سێ قسمەی کە من ئێڵێم زۆر ڕەخنەم لەیانەیە کیمیای کلینکی ژیانی مایکرۆبایۆلۆجی پزیشکی عیلاج طەبیعی لە کولی تۆپ ئی خۆمانە
يعني ئەو سیانە عیلاج طبیعیەکە تا ڕادەیەک باشترە بەڵام دوانەکەی دیکە هیچ مستەقبەلێکیان دیار نییە تۆ وەرە کیمیا بکە بە 20 بەشەوە بەشێکی بچوشی وەرگرا ئێمە خۆمان کێشەمانە لێورە کیمیاکە وان نییە جا بۆیە مە بەسمانی هەڵوێستی بەرەستان چی بیانی وەڵام من ئەوە نانم نووسی لە وەڵامەکەی وتم وڵی هەستەکەم تەواو بین باوەڕ ناکەم کێشەیەکمان هەبێ بەڵام بیرۆکەی ئێمە وایە شتی باشتر بگەێنی ینی من لەگەڵ کای خسرۆ زۆر جامە ئەلبەتە کۆبوونەوەی ئەتوانم بڵێم مانگانەیە هەفتانەمان هەیە لەگەڵ کای خسرۆ و کاک محسین کە با بڵێنەویش لە گروپە لەگەڵمان ئێمە دایمەن بۆ ئەو کۆمنتانێک کە دێن ئەوانەی کە دەستخۆشیمان لێکەن سوپاسیانەکەین و زۆریش دڵخۆشە بین پێی بەڵام لە ئاستێک کە بتوانین زیاتر خزمەتیان بکەین بەکاری بێنین وەکو تاقەیەک ئەوانەی کە ڕوخێنەرن وای دانێنەویش ئەیگۆڕین بۆ تاقەیەکی پۆزتیف بۆچی کاتێک ئەو ڕخنەیەم لێ ژیراوە کەواتە کەسان هەیە هەو بۆچوونی من نییە ئەبێ من قبول کەم ئێسامە لەوانەیە 15 نەفەر لێرە دانیشتین هیچمان بیر ڕامانۆکو یەک نییە ئەگەر من ئێستا لە بەسیترین شتا تووڕە بووم ئەچینەوە سەر خاڵی کەسایەتی کەواتە ئێمە کەسایەتیمان لە دەستدا کاتێ من بە توندی جوابی ئەو خوشکەمدایە ئەو برایە پرسیارێکی کرد پەرژین بە ئیهمالم کرد کابرا نایە بە دیار کەناڵەکەی منەوە دابنیشێت یعنی ئەمە یەک شت دیکەمان لە کەناڵەکەی کردەوە کە من بە خاڵی وەرچەرخان و سەرکەوتنی ئەزانم لە لای خۆم ئێمە کاتێک کە بە ڕێزێک ڕێگەی دوورە یان پرسیارێکی هەیە ناتوانێت بگاتە وەزارەتی خوێنی باڵا ناتوانێت بگاتە سەرۆکایەتی زانکۆکان ئێمە لە لای خۆمانەوە بەپێی ئەو عیلاقاتانێک کە هەمانە ئەو ناسیاویانێک کە هەمانە ئیشەکانیان بۆ ڕایەکەین بۆچی یعنی ئەمە وەکوتم کاری خۆبەخشی ینی ئەبێ هەتا هەندێک شتی ماڵەوە بکەی بە قوربانی بۆ نمونەوە دایک و باوکتانەیە دەبێت تۆ بێدابنیشی سە من کەناڵەکەم کە ئەەکەمەوە دەبێت دابنیشم وەڵامی پرسیارەکان بدەمەوە کە وەڵامی پرسیارم دایەوە کەواتە من ماڵەوە خێزانم ئەو بۆ خۆی تر دەبێت چاوەڕێ من کە هەتا تەواوە بم کەواتە کاتیم لەو کوشت بەڵام ئەمە ئەبینی من زۆر جا خێزانم بۆ خۆم تووڕە بووم ینی خاصم لە کاتی زانکۆڵای ناکا خسرۆ ئەزانێ ئمە حوتنی بەیانی دەرەچین 2 و 3 شەوە گەینەوە ماڵ ینی ئەوەی لە سەرۆکاتی زانکۆ لە خزمەتی قوتابیانین باقیەکەی دکەی لە ماڵ ئەو بە خۆشحاڵی شوی مەتا ئێستاکانە ئەوەی وەرم گرت بێ 15,000 بوو ئەوش هەروشیان سوێندیان خوارد کە لیان وەربگرم تۆزێ دەستیان کورد و هەستم کرد وا هەستەکەن کەسایەتیان ئەشکێتەوە چکە ئەو شتانە زۆر زۆر گرنگە حیساباتی بۆ بکرێ بەڕاستی کاتێک کەسێکی هەژار دێت بەرەو ڕوت بۆ نونە پێی بڵێ من خاتری تۆ ئەگرم پێم خۆشە زۆر جا من بە خەڵکانم تۆ 500 دینارم بەرێ ینی سەیری پێ هاتووە ئێمە ئیشەکەمان کە دەست پێ کرد لە یەکەم ڕۆژەوە بڕیارماندا خۆبەخشی بێت لە پێناوی ئەو قوتابیانە بێت کە دەستیان ناگاتە سنتەرەکان یان زۆر جا لە سنتەرەکان کێشەیان بۆ دروست دەکرێت نمونەمان گەلێ زۆرە لە مەسایلی سنتەرەکان بەڕاستی ڕێزم هەیە لە هەندێک لە سنتەرەکان کەسان هەبوو 92 هەبووە هەڵبژاردننی هەشتەمی پەیمانگەی تەکنیکی چۆمان بەشی ئایتی بووە کە بۆی هاتۆتەوە ئەماژە خاڵی گرنگدا شوەیە کە کاریان دەست پێ کردو بۆ یوتیوب بە گروپ لەسیان پێ کردووە بالضبط چکە وا دەکاتەوە هەمیشە یارمەتی یەکتردن و بەڕێزامەش بکەن مامۆستایان پرسیارە دیکەمە و سەیز بۆ بەڕێستان بەڕێستان بۆچی بە دیاریکراوی 12 ئامادەیتان هەڵبژارد بۆ یوتیوبەکە بە تایبەت ینی کاری جوانتری باڵێن زۆر زۆر جوانی تێدا بوون بۆ زانکۆشی تێدا بۆ بەڵام بە دیاریکراوی هەندێک جار وا حەسم کردوان شەوانە بێت هەستەکەم زیاتر خزمەتەکە بۆ 12 ئامادەیە زیاتر لە یوتیوبەکەدا پرسیارەکەم بۆچی ئەوتان هەڵبژارد و ئایا چی وا دەکات یوتیوبەکەی بەڕێستان جیاوازتر بێت لە چاوانەی دیکە کە لەوانەیە هەندێک پیج یوتیوبی دیکە هەبن ئەو خزمەتە لەوانەیە ئەزەم شێوازێکی خۆیان بکەن جوان سێ بۆ بەڕێستان سپاس کاک ئیبراهیم جان طبعا پرسیارەکە چەند بەشە بۆیەکی لەوانەی بۆچی زیاتر ئێمە وا هەستەکرێت کە زیاتر لە لای پۆلی 12 ئامادەیمان گرتو ئێمە کەناڵەکەمان ناوی ئاسۆی زانکۆیە ئاسۆ هەمومان نەزانین کە با بڵێن سەرەتای دەستپێکێک کە تۆ لە هەورازیەک سەرەکەوی گەیشتی بە ئاسۆ ئەو دیوت لێر دیار نییە سەرەتا ئەبێ ئەو ئاسۆی ڕوون بێت بزانی چی ئەەکەی ئێمە پۆلی 12مان ڕێزم هەیە ینی کێشەیەکمان هەیە زۆر جا لە ڤیددیۆکان و لە لایڤەکانە ئەو قسەیەم کردووە کێشەی پۆلی 12 ئێمە بریتە لەوەی کە پۆلی 6 تەواو کرد ئیمتیحانی نەما دەوری دووەمی تەواو کرد ئەبێ بسمە شۆ باشە ئەرێ من کام قسم هەڵبژێرم دێتە لای تۆ ئەرێ طوبەکان باشە ئەرێ هەندەسە باشە ئەوە باشە نە من هەموو کادوتومە بۆیە ئاسۆی زانکۆم دامەزراند و ناوم لێنە ئاسۆی زانکۆ بۆ ئەوەی ئەو قوتابیانە زیاتر ئاگدار بکەمەوە کاتێک کە دێنە پۆلی 6 بگرێت لە پۆلی 5 با بڵێن بە سیستمی ئێستا پۆلی 11 و 12 بێن هەوڵ بدەن بۆ خۆیان بیر بکەنەوە
داهاتوی خۆیان لە ئێستاوە دیاری بکەن من قەت لەگەڵ ئەوەنیم دەرەجەی بەرزت هێنا بە ناچاری بیستە کولی طب من برادرم لەگەڵا بووە معدلی معهد طبی وەرێگرت لە ساڵی 2000 باڵی 99 بۆ ساڵی 99 ساڵی خوێندنی 99 هات لە معهدی فەنی لەگەڵ ئێمە ئەلکترۆنی خوێند لە کاتێک ئەیتوانی بچێتە کولیە ئەوائل بوو کاتێک کە قسەمان لەگەڵاکەوتی من حەزم بە ئەلکترۆنیاتە بۆچی بچم قسمێک بخوێنم کە حەزم پێی نێتیایە سەرکەوتو نابم یعنی کاتێک ئەم کەناڵەمان دامەزراند و دەستمان پێکرد ئەوە بەرنامەکەمان بوو قوتابیان تێبگەێنین بەهرەکانی خۆیان لەکوێیە تەڵەبە هەیە مێشکی طبی نییە یعنی پێویست ناکە بچێ کولی مەعهدێکی طبی هەڵبژێرێت یان بەشێکی طبی هەڵبژێرێت کەسان هەیە مێشکی هەندەسیە ئایتیە زیرەکە بۆ خۆی نمونەمان بەڕێزگا خەسرۆ خۆی ژمێریاری تەواو کردو بەڵام هیوایەتی ئایتیە لەبێ کاتی خۆی کە لە ئێران گەڕاوەتەوە نەیزانی و علمی و ئەدەبی هەیە ئەگە من ئەمەم بۆی ڕوون کردەوە یا پۆلی 12 و 11 جویان لە ڤیدیۆکانی من گرت بینیان ئەو قسمانەی کە هەیە دەرەزاتی چۆنە وردەکاریەکانی چی ئەم شتانە وایان لێکات بیرکردنەوەیان هەبێت زیاتر بیر لەوە بکەنەوە داهاتویان سێبێ ئەمە ئەڵبەتە بەرنامەکانی داهاتوومان کە لە بەرنامەمان بۆ ئێستا باسی بکەین و لێرەشەوە پێشنیار بۆ هەمووتانەکەمەوە بە پێی اختصاصی خۆتان ئەگەر دەتوانن ڤیدیۆ ئامادە بکەن ئێمە بە خۆشحاڵیەوە بەڵاوەکەینەوە بەرنامەی ئاسۆی زانکۆ بریتیە لەوەی ئێستا کە خەسرۆ بەرنامەکانی وۆرد و بەرنامەی وۆرد و پاوەرپۆینت ئینشاڵڵا دەستی پێکردو بە شەرحکردنی ڤیدیۆکانیمان داناوە چەند ڤیدیۆیەک ئەمانەی ئەدوو بەرنامەیە بۆ قوتابیان شی بکەینەوە بۆ ئەوەی راپۆرت و سیمیناریان ئاسانکاری بێت بەرنامەمان هەیە لە پاش تەوابوونی ئەوە شێوازی نووسینی راپۆرت شێوازی نووسینی سەرچاوە زانستیەکان چۆنە شێوازی با بڵێن بەکارهێنانی سەرچاوە من سەرچاوەیەک بەکاربێنم کامی باوەڕ پێکراوە لە ڕووی طبیەوە چی بەکاربێنم لە ڕووی هەندەسیەوە چی بەکاربێنم یعنی ئێمە هەتا پێشنیارمان بۆ چەند بەڕێزی کردووە لە اختصاسەکانی تر ئەوان چونکە اختصاسی ئێمە نییە بێن هەندێک ڤیدیۆ حازر بکەن لەبارەی با بڵێن ئایتی بێت لەبارەی بەشەکار جێڕێکان بێت لەبارەی معهدی طبی بێت شێوازی خوێندن یەکێ دیکە لەو بەرنامانەی کە ئەمە هەمانەکە وەکوتم ئێمە ئاسۆی زانکۆ کە سەرەتا بە پۆلی 12 دەستمان پێ کردووە بۆ ئەوە بۆ ئەوان ئاگادارکەینەوە بەڵام بەرنامەشمان هەیە بۆ بەڕێزانەی کە لە کۆلێژەکانن لە پەیمانگەکانن لەبەرەمێشی لەو بەرنامانەی دیکە کە هەمانە هەموو کۆلێژ و پەیمانگا و زانکۆکانی کوردستان دۆکۆمنتکەین لەگە سەرۆژی زانکۆکان قسە بکەین لەگە بەشەکان هەر سەرۆک بەشێک مامۆسای بەشەکان بە شێوازێ بناسێنین بە تەڵەبە کاتێک کە سەیری ڤیدیۆکانمانەکات تێبگات ینی کە ئەڵێن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چییە تا ئێستاش تەڵەبەمان ترسی لە ناوی پۆلیتەکنیک هەیە زۆربەی پرسیارەکان کە بۆ من دێت ئەڵێ ئایا فەرقی بینی ئەندازیاری لە تەکنیکی یان لە کۆلێژ زانکۆی سڵاحەدین چ فەرقیان هەیە یعنی ئەوە یەکێکە لەوەی کە تەڵەبە تا ئێستا سەری لێشێواوە بۆچی ئێمە عیلاج طەبیعیمان لە کولی طب هەیە بۆ لە کۆلێژی تەکنیکیش هەمانە ئەلبەتە ئەوانە بن بە دکتۆری عیلاج طەبیعی لە ڕووی طبیەوە لە ڕووی طەبیبیەوە با بڵێن وەکو پزیشکێک ئەوانە ئێمە زیاتر تەکنیکارن ئیشوکارەکان بەدەستی خۆیان جێبەجێکەن ینی فەرقەکان ئێمە بەرنامەمان هەیە بۆ ئەو شتانە هەر هەموو ئینشاڵڵا ئەمانەوە بە شێوازێک لە شێوازەکان هەموو قوتابیان چ لە زانکۆ بن چ لە پەیمانگا بن چ لە با بڵێن پۆلی 12 بن و بەرنامەمان ئەلبەتە ئێمە بۆ پۆلی 11 و 10 هەیە ئینشاڵڵا بۆی ئەوانیش بکەین و پاش با بڵێن کۆلێژیشمان ئینشاڵڵا کە ئەم ساڵ ئێمە تەواوێکەین نیەتمان هەیە لە هەموو شارەکان ئینشاڵڵا بەپێی توانە ئەو لێرەشەوە ئەگەر کاگی برایان بتوانێت پاڵپشت و هاوکارمان بێ سوپاسێکەین لە هەموو قوتابخانەکان یانە ئەو قوتابخانانەی کە پۆلی شەشیانەیە عەدادین سیمیناریان بۆ بکەین ڕوونکردنەوەیان لەسەر بەشەکان پێ بدەین پرسیارەکانی ئەنجام بدەینەوە ڕوبەڕوو لەگەڵیانە چونکە بەڕاستی پێمان وایە تەڵەبە لە ڕووی پێشکەشکردن بە فۆرمی زانکۆڵین معلوماتی زۆر کەمە هەر بۆیەش ئێمە کە هەمێ لە اختصاسمان نزیک بوو ئەمە وەکوتم لە 2015 ئیشمان لەو بابەتەیە ئەو وەکو سەرەتاش باسم کرد بەڕاستی من کاک محەممەد و مامۆستا سەرسام یەکێکن لەو کەسانەی منیان هێنایەنە ئەم بوارەوە وایان لێ کردم کە بتوانم خزمەت بکەم بۆیە ینی بەرنامەکانمان و وردەکاریەکانمان ئینشاڵڵا ئێمە لە پۆلی دەوە دەست پێکات ئینشاڵڵا هەتا دوای تەخەڕوجیش لەگەڵ تەڵەبەیە ئەبین بە پشتیوانی خوای گەورە و پێشم خۆشە ینی ئێوە کاتێک کە بیرۆکەیەکتان هەیە وەکو سەرەتاش باسم کرد قەت مەترسێن
ترس زۆر خراپە من جارێ دیکە ئێڵێمەوە بۆ خۆم 3 مانگ دەست پێکردنی کەناڵەکەم تاخیر بوو کە زەرەرێکی زۆری لە قوتابیاندا بەڕاستی بەداخەوە ترسەکەی من بوو ینی چەند جارێک کە خەسرە کە تاکیدی لێم کردو ئیشەکان بکەمەوە پاشەوەی کە زانیم ناچارە بم ئیتر بەڕاستی بە ناچاری دەستم پێ کرد بەڵام الحەمدولیلا ئێستا بەرامەکەی بینم قوتابیەکی زۆر من کەس هەبووە لە شاری دهۆکەوە سەردانی کردوین لە سلێمانیەوە سەردانیان کردوین وابزانم ئەگەر کاک ئیبراهیم بیناسێت تەڵەبەی خۆمان هەیە ئێستا کاک دیەی ناوە لە سلێمانیەوە هاتووە یەکێک بوو لەو کەسانەی لە سلێمانیەوە هاتە میوانداریمان کرد و لە خزمەتیا بووین لێرە زانکۆڵینمان بۆی پڕ کردەوە بەرنامەمان هەیە لە ساڵی داهاتووە چەند ڕۆژێک لە گەرمیان و لە سلێمانی و لە دهۆک و لەو شوێنانە یارمەتی قوتابیان بدەین بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین چونکە هەواس دەکەین ئەو خۆبەخشیی کە ئەیکەین بەرهەمدارە بە قەناعەتی خۆم من لەزەتێکم لەو خۆبەخشیە کردووە ینی ئەسمە هەندێک شوێن بەڕێزێک دێت بەرەو ڕووم و بە ڕووخۆشیەوە دەستخۆشیم لەکە بۆ ئەو کەناڵی کە کردومە ینی زۆر بۆ من گەورەیە کە کەسانێک ئەو هات لەم لاولایەکەی من بگرن پێم بڵێن ئیسفادەمان لێت کردووە یەکێ لە قوتابیەکان ڕۆژێ لە شوێنێکا بینیمی وتی باوکم معجیبی تۆیە هەرچەنێ بە تەمەن زۆر گەورەیە بەڵام هەموو ڤیدۆکانی تەماشا کردوتم لەبەرچی وتی پۆلی 11مان هەیە ئەڵێ بۆ ساڵی داهاتوو ئامادەکاری بۆ ئەەکەم ئەنی ئەو قسەی بۆ من زۆر خۆش بوو ئامادەکاریکردن زۆر گرینگە بتوانیت خۆت حازرکەی بەرنامەت هەبێ بۆ 3 ساڵ بەلای کەمەوە مەرز نییە تۆ هەمووی 100% بۆ تۆ بێتە دی بەڵام گرنگ ئەوەیە تۆ بەرنامەی خۆتت داناوە پشتت بەخوا بەستاوە باخەکەی دیکەی ئەکەوێتە سەرقەدەری خۆی گەورە چۆن قسمەتی ژانی تۆ ئەڕوا ئەو شتانە زۆر گرنگە ئاگاتان لێبێ ئێوە گەنجن ئەتوانن شتێک لەوانەی کە زۆر لەلای من گرنگە پێشکەشکردنی سمینارە بەڕاستی ینی پێم خۆشە هەمووتان لە سمینارە ئامادە بن لە پێشکەشکردنی ئامادە بن هەوڵدان سمیناراتان هەبێ زۆر بێت ئەنی هەتا سمیناراتان زۆر بێ خەڵک زیاتر ئەناسن خزمەتی زیاتر ئەکەن تواناتان زیاترە بێ خوێندنەوەتان زیاترە بێ ئێمڕۆ لە کوردستانە تەعینات نییە ئێمە ئەبێ بە دوای ئیشەکە بگەڕین ئێمە یەکێ لەو کەسانی کە زۆر سەرکەوتووە لە بواری سمینارە مامۆستا عومەر فەقێ ماشەڵڵا کەسایەتیەکە ینی کە سمینارەکانی قاعەتێگەی نییە کەسێک بۆ وەکو ئێمە بەڵام خاڵی سەرەتای خۆی داناوە توانیوێتی ئێستا ئاوازی لە هەموو ئیشێکی حکومی هێناوە تەنها ئیشی حڕەکە با بڵێن بۆ خۆی ئیشی سمینارات و هەندێک بابەتەکە یان کۆمپانیایشی داناوە زۆر کەسمانێ ماڵێن ئەگەر ئایتی تەواوکەین چی بکەین مع العلم ئێستاکانە ئایتی باشترین بەشە تۆ لە ماڵی خۆتە دانیشی هەمووی شوکارەکانەکەی بۆیە ئەو شتانە زۆر گرنگن پێم خۆشە هەمووتان لەو بابەتانە بەشدار بن کاری خۆبەخشی بکەن بەڵام سەبر و تەحملتان لە هەموو شتێک گرنگترە ئینشەڵا سەرکەوتۆ بن پێم خۆشە ئەگە پرسیارێکتان هەبێ نامەوێت زیاتر کاتتان بگرم وا هەستەکەم تۆزێ زیاد لە حەدیش ڕۆیشتم داوای لێبوردنتان لێکم ئەگەر هەر پرسیارێکەیە لە خزمەتتانە مامۆستا تەوان دەرفەتێکی زۆر گەورەی بۆی مەخسەڕۆگەتی ئەگە هەر بەڕێزێک لێەوە دیدوێکی بێت دەربارەی زانکۆ بێت ئێمە خوشحاڵین لێ وڵایەکەین خوشحاڵێەوە من هەر بابەتێک طبی بێ هەندەسی بێت سمینار بێ هەر بابەتێک بێت کە ئیسفادە بە خەڵک بکە ئێمە لە خزمەتیابین ڤیدۆکەمان بۆ بنێرێت ئێمە ئیدیتەکەینەوە ڕێشەخینەوە و با بڵێن بەشێکی تایبەت بۆ بابەتانە دانین لە خزمەتیان نابێن ئەوە من زۆرم پێخۆشە بێ ئەگەر بتوانن ئەو شتانە بکەن بمبوو ئەگە یەک تۆزە کاتم بەفری لەگەڵیان نابێت سوپاسدانەکەم فەرموو پرسیارەکە بکە دوای لەگەڵیان نابم بێگومان یەک پرسیارێک مە بوو دەربارەی ئەلبەت ئەو ڕوونکردنەوەی کەوا دەربارەی یوتیوبەکەتان کرد مامۆستای بەڕێز بۆ نمونە من لە بەشی شکایی نەخۆشیەکان وەک ئێستا قوتابیەکم 12 ئامادەی و هاتمەتە بەشێکی شکایی نەخۆشیەکان و جوانە ڕاستە لەوانەیە زانیاریم هەبووی بێت لە کۆی گشتی زانکۆکانیان بەشەکان بەڵام بۆ من هاتمەتە بە شکایی نەخۆشیەکان بە دیاریکراوی زانیارێکی تەواو دیتێڵنی لەسەر بەشەکەی خۆ جوانە ئیتر بەشەکە شیکاری بێت ینی چارەسەی سروشتی بێت هەر بەشێکی دی جوانە بۆ منە پەرستاری بێت ئێوە بەڕێستان لەو یوتیوبەدا ئەوانش دەخەنەوە یان وەکو باسم کرد کاک ئیبراهیم جان ئێمە بەرنامەمان هەیە وەکوتم من کێشەم ئەمساڵ بەحسە بەڕاستی لە بەحسە تۆزێک کاتمان لێ ئەگرێ کە بەحسەکەم تەواو ئینشاءالله بەتەمەین لەگەڵ دکتۆر کاوە سەرۆکی زانکۆ قسە بکەین لەگەڵ دکتۆر کاوە دەست پێ بکەین
پێناسێکی زانکۆی پۆلیتەکنیک تۆمار چی ئەکات بەشی زانستی چی ئەکات ئەوانەی ڕەبتی بە تەڵەبەوە هەیە من کارگەڕی ڕەبتی بە تەڵەبەوە نییە بەڵام بەشی زانستی بەشی تۆمار ڕاستەخۆ پێویستم بە قوتابیانەوە ئیشوکاری ئەوان چییە ئەمجا دێین بۆ نمونە لە کۆلێژی تەکنیکی تەندروستی دەست پێکەین چەند بەشی هەیە لەگەڵ عەمیدا قساکەین پاشان لەگەڵ هەر ڕئیس قسمێکە قساکەین ئەمجا لەگەڵ مامۆستای هەر قسمێکە بۆ نمونە وەکو عەمید باسی کۆلێژ بەگشتی بۆمانەکە باسی ئەو سەرۆک بەشەکان باسی ئەواناکەن هەر بەشێک چی هەیە و مامۆستاکانیش هەر مامۆستایەک ئەوەی کە قساکات چ بابەتێک ئەڵێتەوە ئەو بابەتانەی لەو بەشای ئەخوێندرێت چییە ئوستازەکان چێن ئایا ماستەرن دکتۆران پرۆفیسۆرن چ بابەتێکن مختبەراتەکانیان چیتیا هەیە پێشکەشی بە قوتابیەکانەکات ئەو وەکو با بڵێن تەندروستی پاشان یعنی بۆ شێ بەرنامەمانەیە بەپێی ئەو کاتێک کە هەمانە هەتا ئەگەین بە مێرگەسوور کە ئاخر شوێنی دوورمانە لە زانکۆی خۆمان ئەلبەتە کە ئێمە ئەم ڤیددیوانە بەڵاو بکەینەوە دڵنیام خەڵکانیشی زۆر ئەیبینێت زانکۆکانی دیکە ئەیبینن ئەتوانین کۆنتاکیان لەگەڵ ئەوانیش بکەین یارمەتی دەربن بە شێوازە بتوانین زانکۆی سلاحەدینیش بە هەمان شێوە پێشکەش بە خەڵک بکەین زانکۆی کۆیە ئەلبەتە و بەرنامەکەی ئێمەیە بەڵام تا چەند ئەتوانین تیا سەرکەوتوو بین تا چەندەوە ئەکەوێتە سەر ئەو کاتێک کە هەمانە ئەو تااقەتەی کە هەمانە والله الحەمدلله ئەمە گروپە من بۆ خۆم دانیشم لەسەر مێزێکە و چوار کەلیمە قسە و من خوا حافیز ئیشی کاک خەسرۆ ئیشی کاک موحسین دەست پێکا بەڕاستی لەبەر ئەوەیە تیم یەکێکە لەو شتانەی کە زۆر حەزم پێێتی من ساناخان هاوپۆلمە باش لەو بابەتانە شارەزای من هەیە کە هەتا ئێستا لە مەسلەی بەحسە 6 کەسین ئیش لەسەر DNA و RNA-یەکەین ئێمە هەموو سامپڵەکانمان مشتەرەکە هەر شەشمان ینی تاقە دوو گروپین بە تێکەڵاوی ئیشەکەین کەسیشمانەوە حساب ناکا بڵێ کاک ئیبراهیم ئەمڕۆ بۆ نەهات سامپڵ وەربگرێ وەڵا خۆ هەر من ئیشەکە ناکەم با ئەویش بێ بیکات ئەوە نییە یعنی من بۆ خۆم لەگەڵ قوتابیانەی هەر شەشمان ئیشەکان من بە شێوازێکی تیم دابش کردووە سەرکەوتن لە ئیشی تیمایە ئەگەر تیم هەموو یەکتری تەواو کرد ئەمڕۆ وەکوتم کێشەی پارە حەسادەت هەندێک شت هەیە بەداخەوە ینی ئەوانە تۆزێک ئیشی تیم تێکەدات لیدەری تیم زۆر گرینگە لیدەر چێە ئەو تیمە بەڕێوابات لیدەرکردن ئەبێت ئەوەنە دڵت فراوان بێ ئەوەنە بەتوانابیت هەرچی ڕق و شەڕ و ئەو توندوتیژیانەی کە هەیە ئەتوان بڵێم کو ئیسفەنجێک وابیت ئیسفەنج کاری چییە کە ئەیگوشیت هەرچیشی هەیە فڕێدا بەڵام دوای هەمووی هەڵەمژێتەوە ینی ئەو زەربانەی کە بۆی دێت هەڵێمژێت لای خۆی کۆیەکاتەوە ڕەدەفعلی نییە ئەو شتانە زۆر گرنگە ئێوە بتوانن ڕەدەفعلتان نەبێت لە بەرامبەر هیچ کەسێکە مەبەست ئەوە نییە کابرا بێ بلێت بداتەوە بڵی دەست خۆش وڵا سپاس من مەمنونم نە ڕەدی بدەرەوە بەڵام هەندێک شتێک کابرا کە ئەزانی تووڕێیە من یەک نمونەی بچووک باسەکەم لەو بابەتەیە پرۆپۆزەڵی بەحسمان پێشکەش کرد یەکێ لە مامۆستاکان بەڕاستی ئیستهزای پێکردین زۆر گاڵتەی پێکردین بە قاقای پێکەنین لە دوورەوە جۆ لە دەنجی قاقای پێکەنین هەبوو ئەمە زۆر تووڕە بووم بۆ خۆم یەکەم جارم بۆ لە ژیانمە بوو دەرەزیە تووڕە بووم کاتێک چوومە لای سوپەرڤایزەرەکەم کە دکتۆر گۆرانە پێم پێکەنی وتم بابە من وا دڵمەتەقە تۆ پێم پێکەنی ئەوتی باش ئێساسی نەیکوژین ناوتم کوشتن نا بەڵام آخر معقول نییە یعنی ئەتوانم بڵێم لە ماوەیەکی زۆر قیاسیە لە نەیهێش بگاتە 5 دقە هیچم لە دڵمەمە ینی کەسیر ئەوم کرد زۆر بە احتیادی ئەمت با بە قسەی بە تۆ وتویت ئێدەستی خۆش بە قەیچێکە با بڵێ ینی تۆ هەوڵدا ئەو ڕق و بەرامبەرەکە وەربگرە با چۆنەڵی کە هادێ بۆ ڕەنگە هەست بە غەڵەتەکانی خۆی بکات لەوانەیە بێ داوای لێبوردن بکات ببێ بە برادێکت کە قەت ئەو برادرە نەبووە ئەو شتانە زۆر گرنگە ئاگاتان لێ بە بەڕاستی جا ئێوەش پێم خۆشە هەر کەسە لە اختصاصی خۆی برەو بە ئیشەکەی بدات چالاک بێ بە کورتیەکەی چالاکی ئەوەیە کە تۆ بتوانیت کاتەکانت ڕێک بخەی خوێندنەوەت هەبێ ئەو ئیشەی لە مێشکتایە قەت مەڵێ بەخوا فڵانە کەس کردی بەڵام نا بەخوا بە من ناکرێەوە قەت ئەو شتە لە مێشکتانە نەبێت ئیشێک کەوتت ئەیکەم بەرنامەی بۆ دابنەوە بیکە وەکو پەکەکە بە پەکەکە کە بەرنامە دانا لە فکریانە ئاگدار بە مەبەستم لە بەرنامەکانە چکە من خوێندنەوە بۆ هەموو کەسێکەکەم وەکو ناحی ئیسلامی زۆربەی بابەتەکان هەر لە توندەوە هەتاکو ئەگاتە کۆتایەکەی هەم لە بابەتی علمانیەتیش لە
ئاسایە و هەتاگاتە توندەکەی ئیخوێنمەوە من دەبێ هەمویان بناسم ئەم جا هەڵسکۆتیان لەگەڵاکەم هەر فکرێک بناسی بۆ دژێکی بخوێنێت مامۆستاگیان زۆر سوپاسی بەڕێستانەکە سپاسیەوەکەم ئەلبەت ئەگەر ئەم بەڕێزانشکەوا لێرە ئامادەبوونەوە بەئەکیدی پرسیارێکیانەوێت خۆشحاڵە بین کە پرسیارەکان وەربگرین سمینار واتە پرسیار ئاگادار بن وەلەو کە قوتابین پێمان ناخۆشە کە سمینار پێشەکەین پرسیار بکرێت ئەم بۆ خۆم حرەکەیەکم لە پشت مامۆستا ئەوها لە تەڵەباکە بەڵام پێم خۆشە ئێوەش ئەگە پرسیارتان هەیە شەرم مەکەن زۆر ئاساییە پرسیاری هەر شتێک بێت خارجیش بێ ئەوەی بەپێی علمەکەی کە هەمانە لە خزمەتتان نابێ فەرموو بەڵێ 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 جوانە جوانە بەڵێ مەسەلەی گروپ شوێنی کارکردنەکەت چییە؟ چێن ئەو گروپەی کە دانراوە ئایا خۆت دادناوە یا ئەوەتانی دانراوە ئەمانە هەمووی حساباتی لەسەر بۆ نمونە ئێوە لە ناو خۆتانە هەستەکەن ئێمڕۆ بابەتێکمان هەیە لەسەر بۆ نمونە دڵ نەخۆشی دڵ 5 نەفرن هەستەکەن یەکێکتان بەتوانایە لەو بابەتە ئەیکەم بە لیدەر خۆمە ئەیکەم پێویست ناکە مامۆستا پێم بڵێ چکە ئیشم پێی نییە مامۆستا ئەڵێ ئەو گروپن بۆ خۆتان ئیش بکەن ئێستا ئێمە گروپی سیمینارمان هەیە من بۆ خۆم بەشێک حازرەکەم تۆ بەشێک ئەو بەشێک ئەو بەشێک دوای کەسیان ناگەیان لەوەی دیکەیان نییە نازان مەوزوع چییە یعنی کە پرسیارێکرێ هەر کەسە لە بەشی خۆیەوە چاوەڕێتی مامۆستا لەو بەشە پرسیاری لێ بکەن سمینار ئامادەکردن بە گروپ ئیشکردن هەتا با بڵێن بەحث بێ هۆموەرکێک بێت بابەتێک بێت هەر شتێک بێت زۆر ئاساییە لیدەرێک دابنا لیدەر کەسێکە لە هەمووی بەتواناتر بێت معلوماتی زیاتر لەلا بێت ئەو ببینن کاتێک کە نوێژی جەماعەت ئەکرێ ئەڵێ ئەو کەسی لە ڕووی شەرعیەوە لە هەمووی زیرەکترە و قورئانی لەبەر بە ئەو پێش بکەوێ تێگەی والله مثلا على بابەتی نوێژەکە با بخێنە ئەو لاوە مەوزوعی لیدەر هەمان شتە وەرە تۆ لیدەر کەسێک هەڵبژێرە لەو بابەتە زیرەک بێ بۆ ئێمە کە بابەتەکەی هێناتۆ ئەڵێ بابەتی خۆت چیت پێ ئامادەکرا لەبارەی ئەو بابەتەوە بۆم بێنە تۆش هەر بۆم بێنە ئەیش با بۆم بێنێت ئەم هەموو بابەتە دێنێت تەمەشایەکەت کاتێک لیدەر بە مناقەشەکردن تۆڵی وەڵی من ئەم بابەتەم لێرە دەرکردو من ئەمە بەڕاستە زانم ئەوەیان ڕاست نییە ئەویان ڕاستە ئەو دێت ینی مناقەشەیەک دروست دەکات دڵنیا بن لەناو گروپە تا مناقەشە هەبێ علم زیاترە ئیسفادی لێکەیت من بۆ خۆم هەرچ کاتی ئیمتحانم هەبوو بێ مناقەشەم کرد بێ ئیسفادەم لێ کردووە لەبەرەوەی احتیمالە من شتێ بۆ تۆ شەرحکەم تۆ سێرکەی غەڵەتە ئەڵێنە ئەوە غەڵەتە ئەو پرسیارە ئەوها باشترە ئەوە حەلیکە باشترە وازەحە لیدەر خۆ دەتوانێت دیاریکەی مامۆستا دیاری ناکا بۆت مەرجێژ نییە لیدەر یەک جادادنا پاشایەتی بێتاک و ساڵتەوا بێ هەر ئەو لیدەر بێت نە کەسەکە لە چی توانای هەیە ئەوەیە حسابەکە مەسەلەی لیدەر سەرچاوە یەک پرسیارە بوو باکی دیمە لە خزمەتین ئەم کۆبوونەوەیمان بۆ ئەوە بۆ ئەگەر شتێک هەبێ لێ حاڵی نەبن یان لێ من پرسیاریان لێکەوەمجا ڕێتان بەرامبەر سمینارەکانی کە ئیبراهیم کە ئەیکات وەکو ئەو زنجیرە سمینارانە و بە تایبەت سمیناری ئێمە ئێمڕۆ تا چەند توانیتانی سفادەی لێ بکەن یاڵا ئەوە کویزە زۆریش ئاسانە پێم خۆشە ئەگەر ڕەخنەیەکتان لە ئەداکەمان هەبووە شتێک هەبووە بە ناوازەی شەرحمان کردووە لە شتێک تێنەگەیشتون یان شێواز و بابەتەکان کێشەیەکی هەیە هەر شتێکی پێمان خۆشە ئەگەر چکە بۆی ئێمەش بچینەوە بە خۆمانە ئەگەر هەڵەیەکمان هەیە ڕاستی کەینەوە هەر بابەتێک لەوانە خۆشحاڵە بین سەرکەوتوو بن ئینشاءالله ئەوسەگەموتەی کۆتاییتان بۆ ئۆبڕێزانێکەوە ئێسادەکاری خۆبەخشی دەکەن بۆ هەروە ئاماژەی دیاری پێوانەیە هەرێکی لە بواری خۆیدا دەستیان خۆش بێشتە زۆر باشە لە داهاتوودا ئینشاءالله لە بواری خۆیان دەوەکو باسم کرد و دایانە لەوانێ درۆژی دیکە لەوانێ بنە سپیکەرێکی دیار بوون ئەنمونەی ماسە عومەرە تێنان بەئەکیدی زۆر کەسانی دیکە هەیە کە ئێستا تۆ دەتوانان بەڕاستی دکتۆر بورهانمان هەیە دکتۆر بورهانمان هەیە بۆ لە بەخۆشی ڕاهەنەری گەشتبەدای دکتۆر بورهان ئەنی زۆر کەسانی دیکە بوون لە بەڕێستا مامۆستا یوتیوبێکی با بڵێین تاڕادێکی زۆر
خزمەتێکی زۆر گەورەی بەزانکۆی پۆلیتێکنیکی هەولێرکەیان و چینی قوتابیان بەگشتی چ پێشنیارێکتان هەیە بۆیان چ ڕێنماییەکتان هەیە وەڵاهی ئەزمموی خۆتان کاک ئیبراهیم منەوەکو سەرەتاش باسم کرد لە ئەسنای عینەکانە ئەوەی لە لای من گرینگە کۆڵنەدان زۆر گرینگە کاتێک باوەڕت بە بەرنمەیەک هەبوو ئەمە با سەیری وڵاتان بکەین بۆ پێشەکەون یعنی سەیرەکەیت کە قەنەعەتێکیانێ هەر چەندێ هەڵەیە خۆیانی لەسەر بە کوشتەدەن من ناڵێم بگاتە ئەو ڕادەیە بەڵام تۆ کاتێک کە فکرێک لە مێشکتایە کۆڵ مەدە جۆ لە قسەی دەوروبەرت ڕامەگرە ئەمە شتێکی زۆرینی دووەم توانات هەبێ تحملی ئەو کێشانە بکەی کە ڕوبەڕووتە بێتەوە هەوڵ دەدایمان ئەو توو ڕەبوونانە ئەو ڕەخنانە ئەو شتە تونند و تیژیانی بەرامبەر تۆ دێ بیگۆڕە بە شێوازێکی پێکەنین بیگۆڕە بە شێوازێک کە بتوانی وزەی لێوەرگری ئاکتیڤیتیت پێی زیاد بێ بۆ ئەوەی ینی بەکاری بێنیتەوە چکە لیدەری وەکوتم ینی توانایەکی باشی ئەوێت یعنی تۆ ئەبێت وەکوتم لەناو گروپێکە لە ماڵێکە تۆ دوو خۆشک و دوو برای ئەبێنی هەرچی طبیعەتێکیانە بەیەکەوە ئیدارە ناکەن تۆ ئەگەر لیدەر بێتوانی هەمویان کۆکەیتەوە لیدەر چیە زۆربەی کات دایکە ئێستا لە ماڵەوە چکە باوک زیاتر باوڵینکە لە دەرەوەیە یان زۆر ئەبێنیت دایکەکە و توانای نییە باوکەکە هەرسەر ڕای ئەوەی لە دەرەوەیە سیرەکەی هەموو مناڵەکان لە لای باوکەکەن بەردەوام ڕاوێژی لەگەڵاکەن و ئەوانە لیدەری ئەوەیە کە تۆ تەحملی هەموو شتەکان بکەیت لە هەموو ئەمانە گرنگتر خوێندنەوەت هەبێ ینی بەردەوام زانیاری نوێ وەربگریت من ئێستا بۆ خۆم بەگەڕانەوەم بۆ کۆلێژ ئیسفادێکی زۆرم لەوە کردووە لەگەڵ گەنجەکانم لەو تەمەنانەیەم قوتابیم لەگەڵ 20 ساڵ لەو گەورەترم یعنی ئەمە شتێکە من ئێستا ئەتوانم لەگەڵ برازا و لەگەڵ کەسوکارەکەی خۆم کە هاوتەمەنی ئێوەن بتوانم هەڵسوکەوت بکەم بۆ چونکە لەگەڵ ئێوە ئێستا هەڵسوکەوتەکەم من یعنی ئەم شتانە خوێندنەوەت هەبێ کەسێک 10 ساڵ بەتەمەن لە تۆ گەورەترە چۆن بیرەکاتەوە ئەگە تۆ خوێندنەوەت بۆ ئەو کەسە نەبێ ناتوانانی هەڵسوکەوتی لەگەڵا بکەی ئەی ئەوەی لە تۆ مناڵترە بەردەوام دەبێت تۆ لە خوێندنەوە و لە وەرگرتنی زانیاری نوێ بیت چۆن لە طبیە ئێستا دکتۆرەکانمان ناچارن هەر بەحسێکی تازە لەسەر شتێک دەرەتی ئەبێ بیخوێننەوە زانیاریان دەبێت تۆ ئەو هابی بەردەوام لە حد بۆ ژیانی ڕۆژانەتانیەوە تۆ مەسلەی علمیشی لێ دەرکە تۆ کاتێک لە شوێنێکە کارەکەت بە پاچی کرد بە دڵسۆزی کرد دڵنیا بە هەموو گروپەکە دەربکرێت و دەرناکریت لەبەرەوەی ئیشەکانت دیارە ئەمانە زۆر گرینگن لە لیدەریە ئەم شتانە دەورە بینێ بۆ جێبەجێکردنی پرۆژە ئەم بابەتانە دەورە بینێ هاوڕێتی لەگە هەموو کەس دروستکەن ئێمە لە زمانی با بڵێن کەرکووکە ئێمە ئەگە کەسێ زۆر نزیک بێ ئەڵێن ڕەفیقمانە هاوڕێتی ئەوەیە تۆ لەگە هەموو کەسێکە سەلامەکەیت و قسەی لەگەڵاکەیت و یارمەتیە دێت و ئەوەی بۆکەیت بەڵام وەکو ڕەفاقەت من دائما ناهێڵم لە 5 نەفەر ڕەفیقم تێپەڕێ ڕەفاقەت ئەو کەسەیە کە تۆ چۆنەڵی هاوڕێژی گیانی بە گیانیە هەموو شتەکانت بەیەکەوەیە هەتا ئەگەر ئەو حاڵەتەش بوو قەت ئینسان هەموو شتێکی خۆی نەخاتە بەردەستی بەرامبەر لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکە ئەژین کاتێککە تووڕائبین هەرچی شتێکەیە بەڵاوی ئەو ناوی پێکەین و هەرچی با بڵێن سڕێکە نهێنیەکە ئەمە باسێکن لەبەرلی تووڕەبووینە حسابەوە ناکەین 4 ڕۆژ احتیمالە لەگەڵی ئاش ببینەوە هەموو ئەو شتانە تۆ کە لەگە هەموو خەڵکە هاوڕێ بە بەڵام ڕەفیقی چەند کەسێک بە ئەوە زۆر گرینگە هەتا لە کۆلێژە تۆ لەوانەیە 100 نەفەر بیت نەتوانی هەمووی احتیوا بکەیت و لەگە هەمویان بەیەک ڕیتم بڕۆی بۆیە تۆ هەرچیەکت بینی سڵاوی لێ بکە زانیت بۆ نمونە ئەمڕۆ لەگەڵ ئەم گروپەیە سبەی لەگە گروپی شترا سیمینار بکە بزانە ئەوان چۆنن بۆ نمونە لە ساڵی داهاتوە کاگەیتە مەرحەلە 2 گروپێکی تر تاقیب کەرەوە لە ئیشکردن لە ئەسنای مختبەرە لە گروپی ئەوانە بە بزانە ئەوان لە ئەسنای ئیشکردنە چۆنن باشەکانیان وەربگرە هەوڵدا خراپەکانیان کە هەیەە بە قەناعەتی تۆ بە مناقەشەیەکی هێمنانە تی بگێنە لەوانەیە لەو مناقەشەش تۆ دووبارە ئیسفاداکەیتەوە وا لێدێ ئەو معلوماتانی وەرگرتووە ئیسفادێکی زۆری بۆ تەبێت ئەنی ئەوانە بەعام وەکوتم ئەگەر کۆیکەنەوە لە چەند خاڵێکی بچووکە یەکەم کۆڵنەدانە خۆ ڕۆشنبیرکردنە تەحملکردنی بەرامبەرە تێکەڵاوبوونە لەگەڵ هەموو کەسێکە کە با بڵێن بە زمانی عام پێڵە کەسێکی کۆمەڵایەتیە بەڵام وەکو دروستکردنی ڕەفاقەتێکی قوڵ دائیمەن هەوڵدەن 1 2 3 زۆر تێپەڕین لە 5 تێنەپەڕێت کە ڕەفیقی نزیک بن گرنگترین خاڵیشیان کە ماسە سرود ئاماژەی پێ خاڵێکی زۆر گرنگە ئەویشەوە بەردەوام لە گەشتکردن هاتن بەردەوام سکرینەوە وەرگرن
زۆر گرنگە جارێ مامۆستا هەر لەسەر ئەو قسەیە باوکم پێمە دەڵێ ئیبراهیم هەر کاتێک وەستای لە فێربوون وتت من مامۆستام یا هەر شتێکی دیکە وەستای لە فێربوون ئەوە نینە شوێنی خۆتاوەسە نا بەرەو دواوەیتەوە بێگومان بەردەوام ژیان بەرەو پێشەوە دەڕات و بەردەوام گۆڕانکاری جیاوازێتە پێشەوە کە ئێمە ئەگەر لەگەڵ ئەوە هەڵناکەین وەکو مامۆستا سروود ئاماژەی پێ ئەکیدی داگەینەوەی کەوامانەوێت یان لەوانێت درەنگتر بگەیت مامۆستایان ئێمە زۆر خۆشحاڵی بەڕێزم پێشکەشکردنی وتانە بۆ ئێمە ئەزمموی بەڕێستان و باسکردنیکی کورت و بخ لەسەر سەلامەتان بەڕێزم خۆشحاڵ دەبین کەوا یوتیوبەکەی مامۆستا شەی بکەن بۆ خزمانتان تاوەکو ئەوانیش سوودمەند بن هاوڕێیانتان ئەویان پێمان عیب بۆ خۆمان بێڵێ هاوڕێیانتان بە تایبەتی لە کۆلێژمان لە هەر شوێنێکی دیکە هەڵبەت وەکو مامۆستاش ئاماژە پێکرد لە داهاتێکی زۆر نزیکدا کۆنتاکت لەگەڵ سەرۆکایەتی زانکۆ ئینشاءڵڵا ئێمە ئەوە بەرنامەمانە بەس وەڵای من ینی ئەوایە پێش سەری ساڵ شتەکان دەست پێ بکەین بەڵام بەحث بەڕاستی خاصە من بەحسەکەی خۆم بەحسێکی زۆر قورسە لەبەرەوە بە ناچاری ینی نزیکەی 90 سامپڵمان پێیا کردووە 30 ڕەفز کرایەوە ئەیتر دەبێت جارێ دیکە ئامادەی کەینەوە بەڕاستی تۆزێ زەحمەتە ئیشەکەمان البته پێویستمان بە دوعای خێر هەیە ئینشاءڵڵا چاوانی بەرهەمی جیاوازی مامۆستا بە خۆشحاڵیەوە ئینشاءڵڵا ئێمە لە خزمەتین لێرەش و لە کۆلێژیش و لە ڕێی کەناڵەوە و لە هەر شوێنێکەوە هەر پێویستیەکە بوو بە دڵنیاوی ئێمە لە خزمەتا بین ئەوەی لە بەشی شیکاریشە لە ساڵی داهاتوو وەکو مامۆستایەک لە خزمەتیان نابێت وەڵا بە ئەکیدی ئەویش پێویستە فەرموو